من پێم وایە ناشتنی ئەمڕۆ مەراسیمی ناشتنی کاک نەوشیروان پەیامی هەبوو، یعنی جەنابی کاک نەوشیروان نەک لە ژیانیان نەک لە ڕێبازەکەیان نەک لە قسەکردن و وتارەکانیانە وتارەکەی تەنها ئەمڕۆ لە ناشتنەکەشیە پەیامێکی گەورەی دا بەلایەنە سیاسیەکانی عێراق. ئەو جەماوەرە زۆرەی کە بە هەموو نەوعەکانیەوە بە هەموو پێکاتێکانە ئەو تێکەڵ کێشەی جەماوەری یەکێتی و گۆڕان و لایەنەکانی تر ئەمڕۆ لە سلێمانی پەیامێکی زۆر باش بوو بۆ ئێمە، یاریدەدەرە بۆ ئەو مەسجە بۆ ئەو پەیامەی کە ئێمە ماوەیە کە لە بەغدا ئەمانەیە بەلایەنە عێراقیەکانی بگەێنین کە ناعەدالەتیەک هەیە لە کوردستانە ئەبێ ڕاست بکرێتەوە، بڕینی موچەی خەڵک، سیاسەتی غەڵەتی نەوت، ڕاستکردنەوەی لادان لە دەستور لە یاسا، پەکخستنی پەرلەمان. من پێم وایە ئەم شیعارانەی ئەمڕۆ خەڵکەی وتەوە و ئەو تارانەی ئەمڕۆ لایەنەکان پێشیاشیان کرد بۆ ئێمە بڕینی هەنگاوێکی زۆر بوو لەو هەوڵەی کە چەند ماوەیەکە لە بەغدا ئەمانوێت لایەنەکانی عێراقی لێ ئاگادار بکەینەوە، بێ ئەوەی تەخوین بکرێن لەلایەک لە لایەنەکانەوە کە ئێمە عێراقچێتیەکەین یان ئێمە لە کوردایەتی لامانداوە. بەڵام بەڕاستی ئەمڕۆ خەڵک جەماوەری سلێمانی و جەماوەری کوردستان لە مەراسیمی بە خاکسپارتنی سەرکردە کاک نەوشیروان ئەو پەیامەیان گەیان بەلایەنەکان و هەر ئەوەش بوو وای کرد ئەگەر گوێ بدەیتە خیتابەکەی سەیماحەتی سەید عەمار الحەکیم بە زمانی ئێمە قسەیە کرد، بە زمانی ئەو خەڵکی ئەم ناوە قسەیە کرد، تەکیدی لە ئاشتی و لە تەبایی و لە عەدالەت و لە بەردەوامبوون لە ڕێبازی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و چەسپاندنی عەدالەت و یاسا کرد. پێم وایە ئەمە زۆر گرنگە، بۆیە ئەمڕۆ پرۆسەی سیاسی عێراق جەناب تەزانی ناڕوونیەکی پێوە دیارە و ئەم وەزعی کە لە هەرێمی کوردستانیش هەیە زۆر ناڕوونە. من بەش بە حاڵی خۆم وەکو یەکێتی و زۆر بمان لە سەرکردایەتی یەکێتی هیوایەکی زۆرمان لەسەر هاتنەوەی کاک نەوشیرواندا نابوو کە بتوانین ڕێڕەوەکە ڕاستکەینەوە بە هەمومان ئەو عەدالەتە ئەو ناعەدالەتەی لە کوردستان هەیە بیگەڕێنینەوە، عەدالەت بۆ خەڵک بگەڕێنینەوە، ئەو ناعەدالەتیە نەهێڵین، یاسا سەروەربێ پەرلەمان کارا بکەینەوە. بەڵام هیوادارم مرگی ناوەختی کاک نەوشیروان گەورەترین پاڵنەر بێ بۆ ئێمە، بۆ جەماوەری ئێمە، بۆ جەماوەری گۆڕان، بۆ خەڵکی کوردستان کە بتوانین بە هەمومانەوە ئەو نادروستیە ئەو ناعەدالەتیە و ئەو لادانە لە شەرعیەت لە کوردستان بۆ خەڵکی کوردستان بگەڕێنینەوە. باشە، لە ماوەی ڕابردوودا هەوڵێک هەبوو بۆ دروستکردنی جۆرێک هاوپەیمانی لە نێوان هەردوو فراکسیۆنە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق باز لەوە کرا بەهۆی دەستێوەردان لە جێبەجێکردنی ناوەڕێکی ڕێکەوتنەکە ئەم هەوڵانە سز ببوون. ئێستا بەچی گەیشتووە و تا چەند هەوڵی کاراکردنەوەی ئێن و ئەمەش تا چەند کاریگەری ئەبێ لەسەر بڕیاری سیاسی لەسەر هەڵوێستی ئێوە بەتایبەت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە سیاسەتی گەمەی سیاسی بەغدایە؟ ئێمە خۆشبەختانە هەردوو فراکسیۆنی یەکێتی و گۆڕان لە بەغدا و تا حدێکی زۆر بە فراکسیۆنی کۆمەڵیش لە ماوەی ڕابردوو وەکو یەک فراکسیۆن ئیشمان کردووە. بە تەکید پێش ساڵێک ئیمزاکردن و مۆرکردنی ڕێکەوتنامە سیاسیە گرنگەکەی بینی گۆڕان و یەکێتی بە حزوری جەنابی مام جەلال و جەنابی کاک نەوشیروان بۆ ئێمە گرنگی خۆی هەبوو کە پەلە بکەین لە ئەوەی زیاتر هەماهەنگی بکەین. وابزانم ئێمە پێش هەموو لایەنەکانی تر و پێش با بڵێن فراکسیۆنەکانی ترمان لە هەر پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی پارێزگاکان یەکگرتنەوەکەمان ئێلان کرد. بەداخەوە دەستێک هەبوو ئەیویست ئەم کارە یان ئەم یەکگرتنەوەیە پەک بخە. بەڵام من دڵنیاتانەکەمەوە ئێمە لە بەغدا لە ماوەی ڕابردوو وەکو یەک فراکسیۆن هەڵوێستمان کردووە لە هەموو شتەکانە یەک هەڵوێست بین، لە دیفاعکردن لە داخوازیەکانی کورد، لە مەسەلەی بوجە ئیستیحقاقی پێشمەرگە، مەسەلەی کەرکووک، لە هەموو مەسەلەکان وەکو یەک فراکسیۆن هەڵوێستمان کردەوە. لە زۆربەی زۆری ئەگەر نەڵێم هەموو هەڵوێستە کوردایەتیەکانە فراکسیۆنی کۆمەڵیشمان لەگەڵ بۆ لە باشێکی زۆریشیانە فراکسیۆنی کۆمەڵیشمان لەگەڵ بۆ تا حدێک خۆتان نەزان لە بەغدا ئەیان وت 4 فراکسیۆنەکە. لەبەرەوە دڵنیا بن ئەم کارەساتەی ماڵاوەی کاک نەوشیروان پاڵنەرە بێ زیاتر بۆ ئێمە زیاتر بەردەوام بین لەسەر ئەو هەڵوێستیە و هەماهەنگی کە لە بینی ئێمە و گۆڕان هەیە و لە ماوەی کە ماوە لە ژیانی پەرلەمانی و تەشریعی پەرلەمانی عێراقا بتوانین ئەوەی لەسەر شانمانە ماوە بەرامبەر کۆمەڵانی خەڵک و بە وعدانی کە بە خەڵکمانداوە بەرنامە سیاسی کە لەسەر ئەساسی خەڵک ئێمەی ناردوۆتە پەرلەمان جێبەجێ بکەین. بیرتان نەچێت جەنابی کاک نەوشیروان یەکێک بوو لەوانەی بەردەوام هەماهەنگی لەگەڵمانە هەبوو. من بۆ خۆم یەکێک بوومە لەوانەی کە لە چەند ساڵی ڕابردووە پرس و ڕام بە جەنابی کاک نەوشیروان کردووە. من ناتوانم لە بیرم بچێتەوە کە برادرانم لە گۆڕان کاتێک
ئەوان پرسیان بە کاک نەوشیروانە کرد بۆ هەر پرسێک ئەیوت ئەی ڕێی ئاڵا چییە ڕێی فراکسیۆنی یەکێتی چییە ئەمە لە گەورەی ئەو پیاوە بوو من بەردەوام سەردانیم کردووە ڕایم وەرگرتووە چونکە لە سەرەتای نووسینی دەستورەوە لە سەرەتای پرۆسی سیاسی عێراقەوە کاک نەوشیروان ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لە چەسپاندنی مافەکانی کورد لە ناو دەستوری عێراقا و بەردەوام ڕێنماییە کردین من تەنانەت جارێک لە جارەکان لە کۆمەڵی یاسا لێکێک لەوانە یاسای هەرێمەکان بوو کە پرسی جەنابی مام جەلالم کرد چی بکەین وتی ئەوانە هەموو ئەو پرسانە بچنەوە بۆ لای کاک نەوشیروان کاک نەوشیروان نەزانێت چی بکەین و چۆن هەڵسە و کەوت بکەن و چۆن ئەو یاسایانە بکەن بۆیە مەرجعی ئێمە بەردەوام بۆ زۆر پرسەکانی تایبەت بە عێراق کاک نەوشیروان بۆ کاک نەوشیروان بۆ چوونێکی زۆر ڕاستی هەبوو لەسەر مەسەلەی کەرکووک کە من حەزەکەم خەڵک بزانێ جەنابی کاک نەوشیروان پێی وابوو کێشەی کەرکووک ئەبێ بە ئەدای جوانی کورد بێت لە کەرکووک هەمیشە ئەیود ئێمە ئەبێ ئیستیحقاقی تورکمان بدەین بێ استیحقاقی عەرەب بدەین ئەبێ ئێمە هەڵسوکەوتی کورد ئەگە خۆمان بە زۆرینە ئەزانین ئەوەندە جوان بێ ئەبێ حەقیان بدەینێ لە پۆستەکانە بەشداریان پێکەی نابێ هەموو پۆستەکانی کەرکووک بەدەست کوردەوە بێ ئەبێ بیدەین بە تورکمانیش ئەبێ بیدەین بە عەرەبیش بۆی ئەوان خۆیان هەست بە ئەمان بکەن هەست بە ئاسوودەیی بکەین لە ژێر سایی ئیدارەی کووردا ئەوان خۆیان داوا بکەن بنەوە بەشێک لە هەرێمی کوردستان نابێ ئەو پێکاتە سەرەکیانەی کەرکووک پەراوێز بخەین و پێی وابوو مادەی 140 یەکێکە لە ڕێگە گرنگەکانی جێبەجێکردنی دەستور یان یەکێکە لە میکانیزمە گرنگەکانی گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان هەمیشە کاک نەوشیروان ڕێ نیشاندەری ئێمە بووە چجا کە جێگری سکرتێری گشتی بوو بێەوە چ جاتریش دواتریش کە سەرۆکی بزوتنەوەی گۆڕان بوو بێت زۆر باشە سەبارەت بە یەکگرتنەوەی یەکێتی و گۆڕان لە ماوەی ڕابردوودا پێشەوەی بەڕێزێ بێ لە ستۆدیۆ گفتوگۆمان لەسەر کرد ئەگەر هاتوو ئەم دوو هێزە بەر لە یەکگرتنەوە ناوڕۆکی ڕێکەوتنەکەی نێوانیان جێ بکەن چونکە لە بەیاننامەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە حزبەکەی بەڕێزدە زۆر تاکید کراوەوە لەسەر جێبەجێکردنی ناوڕۆکی و ڕێکەوتنەوە بە ئاماژە بۆ کراوە ئەگەر هاتوو بیانەوێ ڕۆحی بەڕێز کاک نەوشیروان مستەفا ئاسوودە دەبێ ناوڕۆکی و ڕێکەوتنە جێبەجێ بکرێت ئەمە چ کاریگەریەکی ئەبێ لەسەر پێگەی کورد و ئێوە لە بەغدا و لە بڕیاری سیاسی لە بەغدا بۆ خۆتان نەزانن ئەو دوو کەسە مەزنە جەنابی مام جەلال کاتێک لێکتێگەیشتنی دەباشانی وروژاند و باسی کرد دواتر بوو بە ڕێکەوتنە استراتیجیەکە پیاەکی وەکو مام جەلال کە هەمیشە مهندسی ئاشتی بووە کە هەمیشە قایدێکی تایبەتی ئاشتەوایی و پێکەوە ژیان بووە دیارە ئەیزانی ئەم ڕێکەوتنامە چەند لە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەگشتی و ڕاستکردنەوەی ئەو ناتەوازنە و نەبوونی بەڵانسیە لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە بۆیە تەکیدی لەسرە کردەوە و بۆیە جەنابی کاک نەوشیروانیش دواتر تەکیدی لەسرە کردەوە حەزەکەم خۆمەڵانی خەڵکی کوردستان بزانن ڕۆژی ئیمزاکردنی ڕێکەوتنامەکە لە حزوری مام جەلال جەنابی کاک نەوشیروان بە مام جەلال بە دڵی تۆمان کرد ئەوەی تۆ ویستت کردمان کەواتە ئەمە ویستی جەنابی مام جەلالە و ئەمە ویستی جەنابی کاک نەوشیروانە وەکو جەنابە دوتت بۆی ڕۆحی شادکەین بۆ وەفایەک بۆ ئەو و بۆ مام جەلال ئەبێ ئەو ڕێکەوتنامەیە وەکو خۆی جێبەجێ بکرێت وەکو هەموو برگەکانی جێبەجێکردنێ ئەبێ فراکسیۆنەکان یەک بگرنەوە ئەبێ عەدالەت بگەڕێتەوە ئەبێ بە یەکەوە هەنگاو بنین بە یەکەوە بۆ لایەنەکانی تریش بچین بۆ لای پارتیش بچین بۆ لای هەمە لایەنەکانی تر بچین پەرلەمان کارا بکەینەوە وەکووتم یاسا سەروەر بێتەوە لە کوردستان موئەسەسات دەوڵەتی موئەسەسات لە کوردستان دەست بەکار بێ فێنی خان ئێمە لە ماوەی ڕابردوو کە لە هەندێک لە قۆناغەکانە یان لەم دوایە ئەم ڕێکەوتنا پەکیشی پەک خرابوو بەڵام حەزەکەم بزان گەورەترین هێز بۆ کارەکانی ئێمە لە بەغا ئەم ڕێکەوتنامە بوو ئێمە کاتێک وەکو دوو فراکسیۆنی یەکگرتوو قسەمانە کرد زۆر هێزی زیاترمان هەبوو کۆی لە بەتاک وەکو فراکسیۆن قسە بکەین بۆیە جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامە گەورەترین هێز و بەخشێ بەکارەکانی ئێمە لە بەغا لە ناو پرۆسی سیاسی عێراق لە بەرامبەر لایەنەکەتر بە تایبەتی ئێستا هەموو لایەنێک خۆیان حازرەکەن بۆی هاوپەیمانی دروستکەن لەگەڵ شیعەکان لەگەڵ سوننەکان و کورد پێگەی مەحفوظ بێ لە بەغا بە تایبەتی لە غیابی جەنابی مام جەلال ئێمە پێویستیمان هەمیشە بەم یەکریزی و یەکگرتنەوە بۆ ئێمە تەمەنامان کردووە هاوپەیمانی کوردستانی هەموو حیزبەکان دروست بێ بەڵام کاتێک ئەم ڕێکەوتنامە ئیمزاکراوە ئەم ڕێکەوتنامە سیاسیە واژۆکراوە بۆ ئێمە گەورەترین هێزە
و بۆیە دەبێ وەکو خۆی جێبەجێ بکرێ و ئینشاءالله لە ماوەی ڕابردووە ئێمە وەکو ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان جەختمان کردوێتەوە جەختی شەکەینەوە دەبێت کۆبوونەوەی داهاتووی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کە بڕیار بوو ئەمڕۆ لە شاری کەرکووک بکرێ و لەبەر ئەم کارەساتە دواخرا دەبێت تەکید لەسەر ڕێکەوتن نامەکە بکەین دەبێت پەیامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو کات زیاتر ڕوون بێ و ئاشکرا بێ مەسلەی یەکگرتنەوە مەسلەی ڕێکەوتن نامەکە مەسلەی جێبەجێکردنی ئیتیفاقەکە بە ئاشکرا و بەڕاشکاوانە باس بکەین هەنگاوی بۆ بنین میکانیزمی بۆ دابنێن و لەگەڵ برادرانمان لە بزوتنەوەی گۆڕانە بچینە پێشەوە یەکگرتنەوەی فراکسیۆنەکانە یەکگرتنەوەی ئەنجومەنەکانە دانانی بەرنامەیە بۆ کوردستان بۆ هەڵبژاردنەکان لەگەڵ عێراق لەگەڵ هاوپەیمانەکانمان پێم وایە ترکاتیەوە هاتووە ئێمە وەکو ینی ئەو بەشە زۆری ناو سەرکردایەتی ئەمە بێتە بەرنامەمان و بێتە بەرنامەی کاروە داواکەین بەرنامەی کاری کۆبوونەوەی داهاتووی سەرکردایەتی یەکێتی زۆر باشە من هەر لە سەرەتای بەرنامەکەدا ئاماژەم بۆ کرد کە ئەمڕۆ بەڕێزی پێشوازیت لە وەفدی هێزە سیاسی عێراقیەکان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق کردو کە بەداخەوە بۆ بەشداریکردن لە پرسە و ماتەمەی بەڕێز کاگنۆشیروان مستەفا هاتەبوونە سلێمانی دۆخی سیاسی هەرێمی کوردستان جۆرێک لە چەقبەستووی پێوە دیارە و هەروەها گرفت و ململانی نێوان هێزەکان لە ماوەی ڕابردوودا قوڵبەوە و بەداخەوە کە مەرگی بەڕێز کاگنۆشیروان هاتە سەری ئەوان چۆن سەیری پرۆسی سیاسی هەرێمی کوردستانەکەن ئەوان چۆن ئێوە ئەبینن دۆخی سیاسی هەرێمی کوردستان لای ئەوان چۆن هەڵە سەنگێنرێ من پێم وایە نەبوونی تەبایی لە ناو هێزە سیاسیەکانی کوردستان نەبوونی خیتابێک نەبوونی بەرچاوڕوونی بۆ ئێمە لە ناو خۆمان و لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراق تەمومژیەکی لای هاوپەیمانەکانیشمان دروست کردووە بە شیعە و سوننەوە بۆ نمونە ئێمە لە کاتێکدا لە بەغدا داوای موچەی خەڵکەکەین ئەم چوار فراکسیۆنە بە تایبەتی یەکێتی و گۆڕان و کۆمەڵ داوامان کردووە کە بوجە بۆ خەڵک دابین بکرێ داوامان کردووە استحقاقی پێشمەرگە سێرەکەی باسی ڕیفراندۆمەکرێ باسی دەوڵەتی کوردی ئەکرێ باسی ئیستیقلال و دابڕان و کۆمەڵێک لەم پرۆساناکرێ بێەوەی بەرنامەمان هەبێ لە کاتێکە ئێمە حکوومەتێکمان هەیە لە هەرێمی کوردستان بە ملیارەها دۆلار قەرزاری شەریکاتە ناتوانێت موچەی خەڵک بدا ناتوانێت موچەی هێزی پێشمەرگە بدا ناتوانێت چەکی باش بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بکرد ناتوانێت پەرلەمانێک بگەڕێنێتەوە شەرعیەت یاسامان نییە سەرۆکی هەرێممان ماوەی بەسەر چووە یاسایەک نییە بۆ ڕێخستنی ئەم هەمووە کۆبوونەوە ناکرێ سازان چقی بەستووە باسی ڕیفراندۆمەکرێتە بی ئێمە لەگەڵ ڕیفراندۆمین کەس ناتوانێت دژی مافی چاری خۆ نووسین بێەوە شیعاری یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆربەی لایەنەکانی ترە بۆیە ئەم تێنەگەیشتنە لە بینی خۆمانە وای کردووە لایەنەکانی تر عەرەبەکان بە شیعە بە سوننە تورکمان لایەنەکانی تر نازانن چۆن لەگەڵ ئێمە مامەڵە بکەن ئایا ئێمە ئەمانەوە بەردەوام بین لە حکوومەتی عێراق ئەمانەوێ جارێکی تر شەراکەتمان هەبێ لە کاتێکا بۆ نمونە ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری مقاتعەکردنی هەڵبژاردنەکانی عێراقمان نییە ئێمە تایسە کەرکووک و ناوچە دابڕاوەکانمان بەشێکە لە عێراق چۆن نتوانین مقاتعی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکەین کە ئێمە سوورین وەکو یەکێتی وەکو نوێنەرانی کەرکووک دەبێ هەڵبژاردن لە کەرکووک بڕێکەچی سێرەکەین پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ وڵای ئێمە بیر لەواکەینەوە کە ئێمە مقاتعی هەڵبژاردنەکانی عێراق بکەین لە کاتێکە ئێمە هەموو ڕۆژی ئەم هاوپەیمان و ئەو دۆست و ئەو برادرە بین و باس لە استحقاقی کوردەکەین لێرەوە باس لەواکرێ کە ئێمە ئەم پاییزە و نازانم ئەم زستانە دەوڵەتی کوردی دروست دەکەین لە کاتێکە ئێمە داوای شەفافیت لە نەوتەکەین داوای استحقاقی کەرکووکەکەین لە پیترۆ دۆلارە ئەوان باس لە پرۆسێکی ترەکەن ئێمە خۆمان لەناو خۆمانە نەمانتوانی وە قیادەکانی ئێمە فەشەلیان هێناوە لەوەی کەوا بتوانن دڵنەوایی خەڵکی کوردستان بدەنەوە ئێمە چیمانەوێت ئەمانەوێت دەوڵەت بین فەرمو دەوڵەت مقەویماتی اقتصادیە وێ مقەوماتی عسکەریە وێ پشتیوانی هەموو لایەکەوێ ئێمە دەوڵەتە دراوسیەکانمان لەسەر هەڵکردنی ئاڵایەکی کوردستان لە کەرکووکە هەموو هاتن سەرخەت و دژی هەڵکردنی ئاڵا بوون لە کەرکووکی کە ئێمە بە قودس و دڵ و بەشێکی گرنگی و بەڵێ کوردستانە چۆن نتوانین ئەم دەوڵەتە پشتیوانی بۆ دابین بکەین لەبەرەوە ئێمە پێشە مشتێ بێ بە سەراحەت لە بینی خۆمانەدا بنیشین ئایا چیمانەوێت دەوڵەتمانەوێ فەرمو بە یەکەوە دەوڵەت دروستکەین ئێمە وەفدەکانمان لە باتی دێنە بەغا لەسەر پرسی خەڵکی قوتی خەڵک و پێشمەرگە و نەوت و مستحقاتی فەلاحی قسە بکەن دێن نیو سەعاددا ئەنیشن وەڵێن ئێمە ڕیفراندۆمەکەین
بەڵێ بڕۆ ڕیفراندۆ بکە کەس دەستی نەکرێ بەڵام چۆن مامەڵە لەگەڵ نەتیجەی ئەم ڕیفراندۆماکەی ئایوانەیە خەڵکی کوردستان تاقیکەنەوە هەموو تاکێکی کورد ئەمڕۆکە مافی دەنگدانیە پێی بڵێ من خەونی منە دەوڵەتی کوردی دروستە بەڵام ئایا تۆ خۆت ئامادە کردووە ئەم دەوڵەتی کوردیە چۆنە بیت بڕێەوە ئەمە وای کردووە بەداخەوە ئەمڕۆ ئەم پرسیارە ڕوبەڕوومانە بێتەوە لە بەغا ئێمە وەکو سەرۆکی فراکسیۆنەکان وەکو سەرکردایەتی کورد لە بەغا ئێوە چیتانەوێ ئێمە خۆمان تایسا وازح نین بۆیە من پێم وایە کاتیەوە هاتووە قیادەی کوردی بە هەموو پێکاتەکانی بە هەموو حیزب و تەیار و بزوتنەوەکانی بە سەراحەت لە پێشا لە بینی خۆمانە قسە بکەین دواتر بزانین چۆن لەگەڵ لایەنەکانی تری عەرەبی سوننە و شیعە و هەموو پێکاتەکانی تری عێراق باسی مەرحەلەی داهاتوو بکەین ئیستیمرارەکەین لەگەڵیان دابڕین لێیان بەڵام پێش هەموو شتێ ئێمە خۆمان سەریح بین لە ناو خۆمانە نەک ڕیفراندۆم و ئەم پرسانە بکەینە ئەفیون بیکەینەوەی کەەوە خەڵکی پێ چاواشە بکەین و ماوەیەکی تر بەوە مەشغوڵی کەین دواتر هیچ نەتیجەی نەبێت. زۆر سوپاس بۆ خاتو ئاڵا تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس دەکەین کە بەشداری کرد لەم ڕووماڵە تایبەتەدا.